منا محمد مصطفى خەڵکی خانەقینم لە ساڵی 2008 هاتوومەتەوە بۆ هەولێر لە ساڵی 1986 دەستم کردووە بە ئیشی دەست. السلام عليكم مام حاجيان باش برزم احوال باشي چاو خيم بريزي سپاس دكم ممنونتم بريزي خوش بیا خو بازار بیا خو چاو کمی والله هندي در من می سواق زحمت نبی چی چی ته داری چی ته بیا عزیز والله جوست چنار هي بي هي برون هيا برونيا نه باش او داری گوزه سخت نیه بو برینو ایش کردن او داری جوز هم کس نبرید ما جوز هيا بباشكا بله يان شركة يان برينا هذا لا برندي زبرنا كل بري بذات حرم نبري خلاص أول وتداري جوزك يا أو جوزك بس ليه ما تاخذ بس سيدي كيك بك إمزاني باش ماكينة أنا يبي بريبوم أجر دعوة ما كرت ما تنسى زوج أول يتر تواوش كناقلي شيء توا بخوا جواز داري جوز كما قلشي ناقل في داري أو دزنيادا باشا أسمي دخل في باشا أو بشن بومان دانيتو والله راكي وبيك وشم راكي لست بنزاك بتنيادا هر بارشي أري والله باشه دست خند خوش بشه آقا
ئەوە چەند خەریکی چەنگی سۆمەری دروستەکەینەوە ئەوە زۆر گرنگە لە لای گەشتیاران کە زۆریان پێخۆشە ئەو شتانە ببن لەگەڵ خۆیان کە دێن بۆ گەشتیار بۆ کوردستانی خۆمان. ئەم جارە دروستکردنەکەیشی زۆر سەختە. ئەمجارە ئەمە 11 وەتەری هەیە 11 وەتەری هەیە یەکەم خۆی حەوت بوو دوای ئەوە وردە زیایان کردەوە تا گەیشتە 11 وەتەر. بەڵام ئێمە بە پەت دروستیەکەینەوە بەداخەوە یعنی زۆر شت هەیە بەدەستمان ناکەوێتەوە. ئەم جارە شتێکی کەش ئێمە من لێرە لەو چەنگە ئەو پارچە قامیشە دروستەکەمەوە کە ئەو کاتە ئەو قامیشە ڕەمزی ئەوەیە کە لە خوارەوەی عێراق بەناوبانگە ئەو قەسەب و بەردەی پێڵێن بە عەرەبی ئەوە زۆر بەناوبانگە لەوێ ئیستاشە هەر تا ئیستاش هەر بەکارهێنن و ئەو شتە کەلتوریانە تا ئیستا هەر بەکارهێننەوە لە خان و شتیوای لێ دروستەکەن و بەلەمی پێ دروستەکەنەوە. ئەمجا نۆتەی عێراق ئەو نۆتەیە کە ئیستا لە مۆسیقا بەکار دێتەوە ئەوە یەکەم جار لە میزۆپۆتامیا لە عەرەبی چۆن ئەڵێ بیلاد مابەینە نەهرین ئەوانە ئەو نۆتەیەیان دروست کردووە لە جیهان. زۆرم پێخۆش بوو ئەو شتە شوێنەواریەی خۆمان و مێژووی خۆمان لە کوردستان
دروستی بکەمەوە پێشکەشی کەمەوە بە گەشتیاران کە بێنەوە بزانن کە ئێمە کەلتورمان چییە. بۆ نمونە قەڵای مەنارەی هەولێر، ئەو مەنارەی هەولێرە بە 36 پارچە دروست کراوە و 3 حەجممان لێ دروست کردووە. پردی دەلال مەسەڵەن دروستم کردیە، ئەوانە هەمووی بە مەرمەری سناعی دروستم کردیە. ئەوە قەڵای شێروانەم دروست کردیە، گوندەکانی کوردستانم دروست کردیە. ئەوانە هەمووی لەسەر قاپ دروست کرایە، ئەتوانین هەڵی واسین بە دیوارەوە، ئەستوانینیش ئستاندێکی هەیە لەسەر مێز یا لەسەر شوێنێکی جوان دای بنین. ئەمجار ئەو هینەمان هەیە، ئەو سەلاجە کۆنەمان هەیە کە باو و پاویرمان لە کاتی خۆی زوو بەکاریان هێنایە. ئێستا من هەستام ئەوانەشم بەدار هەمووی بەدار دروستم کردووە بەو شێوەیە. ئەمەمان هەیسا و نەخشەی کوردستانمان هەیە. ئەو نەخشەی کوردستانە لەناو شوێنێکی ئەوها قوتومان دروست کردووە کە ئەتوانین گەشتیار بۆ دیاری بیباتەوە یا هەر گەشتیاری خۆمان لە کوردستان زۆربیان ئەوە زۆر زۆر شتێکی جوانە. هەموو کەسێکیەتەوە لە عینەکان ئەیبنەوە بۆ دیاریەک کە یەکێک این کاتەوە بۆ دیاری ئەیبنەوە زۆر شتێکی جوانە لەناو پاکەتێکە. ئەو قوتووەمان هەیە، ئەوەشمان دروست کردی هەنام بەدار، بەڵام نەخشەی قەڵای هەولێرم دانایە لەسەری، بە ئەنگلیزیش نووسراوە لەسەری قەڵای هەولێر. کێشێکی زۆر گەورەمان هەیە، نە من بەس بە کێشەیەکی خۆم باسکەمەوە، بەگشتی من کە قساکەمەوە کە هونەرمەند بەڕاستی زۆر زۆر مەغدورە لەو کوردستانە. نازانین ئەوڕ بەکوێ بدەینەوە. ئێمە ئیستا حایر ئەمێنینەوە مەسەڵەن بۆ مارکتینگ، بۆ نمونە بۆ مارکتینگ لەکوێ بڕۆین لەسەر جادەی فرۆشینەوە. ئەمجارە ئەو ئیشانەی ئێمە لە شتی زۆر زۆر ئاسان و ئەتوانین دروستی کەینەوە. بۆ نمونە مەسەڵەن ئەو تۆخ لە گوێزانەی کە لە جاتیەوەی کە فڕێ بدەین ئەتوانین شتی جوانی لێ دروستەکەین. ئێستا من زۆر ئەگەڕێم بۆ وڵاتانی دەرەوە دەڕۆمەوە ئەبینم ئەو شتە جوانانە کە حکوومەت یا کاربەدەستان دابینیان کردیە، بە تایبەت بووە لە هەندستان مەسەڵەن لە هەندستان ئەبینیتەوە پارکێکی گەورەیان داناوە وەکو ئەو پارکەی خۆمان کە ئەو هەموو پارکەمان هەیە لە پارکی شانەدەرە، پارکی سامی عەبدوڕەحمانە، پارکی مەنارەیە، بەڵام بەداخەوە شوێنێک دابین نەکراوە بە تایبەت بۆ ئەو کاردەسانە. لەوێ ئەمجارە لەوێ زۆر زۆر احتیمام بدەنە بەو شتە لە هەندستان ئەبینی لە گوندەکانەوە دێنەوە هەفتانە یەک جار دوو جاریانەوە بە درێژی ئەو هەفتەیە ئیشەکەنەوە. ئەبینی لە کۆتایی هەفتەکە ئەیهێنێتەوە بەرهەمەکەی دەفرۆشێتەوە، قانزاجێکی باشی لێ کاتەوە گەشتیاری لێ گەشتیار لە هەموو وڵاتانەوەیانەوە لەوێ ئەو شتانە کڕەوەنەوە، بەڵام بەداخەوە ئێمە ئەو شوێنەمان نییە. ئەو وێنەیە ئەوە لە ساڵی تقریبان 30 ساڵ زیاتری بەسەر ڕۆشت و ئەوێنە دووسێ وێنێکم هەیە زۆر قەدیم، چونکە ئەو کاتە نەمانەتوانی فرار بووینەوە، زۆر هیدمان نادا بە ئیشی وێنە و ئەو شتانە، وەزعمان زۆر زۆر خراپ بوو، بەڵام هەر لەسەر ئەو وەزع خراپیە و کە نامرتاح بووینەوە، بەڵام زۆر ژیان بە ئاسانی ئەڕۆشتە ڕێوە وەکو ئیستا نەبوو.
تەنها من چەکوشێک و منشارێکم هەبوو لەوە زیاتر هیچی گازێکم هەبوو لەوە زیاتر ئەو هەموو ئیشە دەستیانەمە کردەوە بەڵام ئێستا ئەو دەستگا گەورەیەم دانایە ئەو هەموو ئامێرەم هێنایە هەمووی لەسەر حسابی خۆم هێناومە بەڵام هیچ دڵخۆشیێکی تیانەیە و ژیانیشی ژیان پێوە ناڕاتەوە بەداخەوە. Ay bak.